ئەگەر کەسێک مرد و قەرزار بێ پێغەمبەری خوا نوێژی لەسەر نەکردووە، يعني ئەمە مەسئلەی زۆر خەتەرە. يعني کەسێک ئەگەر قەرزار بێ و هەی بێ و نەیداتەوە بمرێ پێغەمبەر لەسەری نوێژی نەکردووە بەڕێزە. يعني مەسئلەیەکی زۆر خەتەرە ئەم مەوزوعە. و هەروەها دوو کەس قسەیان لەگەڵ یەکە نەبێ بە هەمان شێوە ئەگەر ئەوەیان تاوانبار بێ. طبعا ئەمە لێرە مەوزوعەکە ئەبێ ڕوون بێتەوە. دوو کەس لەگەڵ قسە ناکەن، بەڵام یەکێکیان تاوانی نییە، یەکێکیان هیچ تاوانێکی نییە. تاکە من ئەڵێم دوور لە حاجی سالار، حاجی سالار چۆنی باشی بەرەکەتە ولاوە، ئێ بابە حاجی برا حاجی من غەڵەتم، بەرەکەیتە ئەولاوە کەیفی خۆتە برا، هەر تاوان بەس لەسەر دوور لە حاجی سالار ان شاء الله ئەو نییە، هەر بەر ئەمەکرێ بەری من ناکرێ، چون من حەزەکەم ئاژمەوە ئەو بەرەکاتە ئەولاوە، ئەو کەسە عەمەلی بەرز نابێتەوە. بەڵام ئەگەر هەردوو کەسەکە تاوانبار بن، هەردوو کەسەکە ئەگەر لەگەڵ یەکە قسەیان نەکرد هەردوویان تاوانبار بن، بەڵێ کردەوەی هەردوویان بەرز نابێتەوە، کردەوەی هەردوویان بەرز نابێت.